ده چارەسەرکردنا ناکۆکیان ده کۆمیتەیەن لە هەڤئانینێ ڕەقا خودیرۆلەکە بباندۆر و مەکانیزمەیەکە زەڵالن. کۆمیتەیەن لە هەڤئانینێ ڕەقا ژێ کۆمیتەیەن هەری گرنگ و چالاک ئێن ئەنجومەنێنە کۆتێکلیاوان بێتەڤاهی جڤاکێرە هەیە و ڕۆلەکە سەرەکە د چارەسەرکردنا پرسگirêkan de dilîze. بەردەفکێ نویزگەها کۆمیتەیەن لە هەڤئانینێ د ئەنجومەنا هێلین جوودی de ئەحمەد الخەلەف گوت ئەو بە ئەوەیەکی خۆبەخش د نویسگەها لە هەڤئانینێ de کار dike تاکو بەشداری چارەسەرکردنا پرسگirêkan bibe. بالنسبة للجان الصلح في محافظة الرقة وريفها کارê komîteyên li hevانînê yên Reqayê karekî dildar û bêpere ye. Komîteyên li hevانînê roleke sereke di çareserkirina gelek pirsgirêkên civaka Reqayê de dilîzin. Bajarê Reqayê bêhtirî xwe ji eşîr û êlam pêk tê. Bi erêkirina Encûmena Edaletê û Dadgehê em karê xwe berdewam dikin. Em spasiya aliyên peywendîdar dikin ku bi me re alîkarûn û hêzê pêşkêşî me dikin. طوعي وأخلاقي وإنساني وبدون أي مقابل.